خب وقتان وخير ومدوارم لهر کوێهن ساق و سەڵامەت بن. سەرەتا با نەقڵێکتان بۆ بگەڕێنم و لە کەسێک لە منتەقەی مەریوانە لە تەمەنە 40-50 ساڵەگی بۆی دەرئەکەوێ کە سەیزاز. کۆمەڵە شەجەرەنامەی دەسەکەوێت و بۆی دەرئەکەوێ کە سەیزاز و تایتڵ و عنوانی هەست. ئەڕواتە مەجلسێک و لەگەڵ کەسی ئاشنا ئەبێ کابرا ئێژێ من سەیزا فڵانە کەسم. ئەویش هەڵەگەڕێتەوە ئێژێ منیش جەدیدەن کەشفم کردگە شەجەرەنامەم دۆزی گەسۆ و ئێمەیش سەیزاین. وەلێ برایە باوەحیزم هەست ملی پیا ناکە. ئێژم بۆ ملی پیا ناکەی سەیزابوون شەخسیەت تێرێ، ئیعتبارە ئیجتیماعی تێرێ، ڕێز و حرمەت تێرێ ناو خەڵکە. وەڵام مەداتۆ ئێژێ بەخوا من 40 ساڵە خوم گرکە بە بۆرە پیایی. لە ڕووم هەڵ نایێ خەجاڵەت ئەکێشم ئەم تایتڵە گەورە لە خۆم بەم. جا من ساڵانە زوو وتم بە شێوەیەکی سیستەماتیک لەسەر کووردا کاریان کرد تا کورد بچووک بکەنەوە. بۆ ئەمەی ئەمە بهۆنمۆ مثالم هاورد کە تۆ کە ئەوسا لە شاخ و داخ ژیانت ئەکرد، ماڵەکەی بەردەمت بوو، حەوشەکەت جەهانێک بوو. بەڵام کە هاتیتە ناو ژیانە شاری لە 400 متر و 500 متر خانە و وردە وردە بووی تۆ 100 متر، 150 متر، وردە وردە بووی تۆ 50 متر. بەتایبەتی لەم ئوروپا دەرگای ماڵەکان ئەوەنە کورتەگرن و سەقفە ماڵەکان ئەوەنە کورتەگرن تۆ بچەمی تۆ بڕۆیتە ناو ئەگەر باڵا بەرزوێ. یعنی جۆرێ ماڵت بۆ دروستەکەن لە ئوروپا و لە ژیانە شاریە تا تۆ حەست بە حەقیر بوون و بچووک بوونە خۆت بکەین. تۆ سەقفێوە بانە سەر توێت 6 متر و 7 متر بەرزوێت ئەحساسە عەزەمەتەکەین. ئەمانە وردە لە تۆ تەئسیر دائەنێ تا خوو بە سەخافەت و بە کۆیلەیی و بە بچووکی بگری. وەکو برای کاورا وتوی 40 ساڵە عادەتم کردگەوە بۆرە پیاگی، بەخوا لە ڕووم هەڵ نایە بێژم سەیزام. منیش هەر بۆ ڕوونکردنەوە بەرچاو ڕوونیە ئێوە خزمەتتان بێژم گەرچێ من ڕوو بە خەڵکە خۆم قسە ئەکەم، وەلی وا دیارە هەرچی من ئێژم ئێمە گەورەین و خاوەنە ئەم سەرزەمینینە ئەم خەڵکە ملی پیا ناکە. خۆی گرکە بە کوردە غەیورە مەرز نشین، خۆی گرکە بە کوردێک کە هیچی نازانێت، خۆی گرکە لەسەری ناکەوێ، بۆرە پیاگی لەسرە ناکەوێ، بەڵام پیای گەورەیەکوی لەسەر ئەکەوێ. من وتم قەتەر بچووکە، ناوبانگی نییە، هیچ گەڵوقنیەکی نییە، دەروە شوێنە شتێکە ئەگەڕێ کەسێ چڵمی پیا بسڕێ. بەڵام ئەگەر موشەکەکان ئێران هەناردی بۆ قەتەر، بی هەناردایە بۆ عەرەبستانە سعودی، ئەو جار عەرەبستانە سعودی بە هەیمەنە و ئیدعایەکە بووی نەئەبووایە دەمداخە لە بەرامبەر ئێرانە. یەک عەرەبستان دوای نەمانە عروبە، دوای لە بینچوونە ئاخرین هەیکەلە عروبە لە سووریە، خەریکە لە بەرگە تازەی عروبە خۆی دەرتێری بە تایبەتی بن سەلمان. بزانن بۆ خاتریەوەی خوێندنەوەتان بوێ تۆ دائیمەن کۆمەڵێ کار ئەەکەی کە لەوانەیە تەحلیلی باش بکەی بەڵام نەزانی مێتۆدەکەی چۆنە. معمولاً توی قەیرانێکت هەست لە ڕوودا و گەلەوە. یەک تۆ قەیرانە زانیاریت هەست، بۆ تۆ تاکە کەسێکی تۆ گروپێکی نە دەستگاهە ئەمنیەتی و سویخوڕی و زانیاری وا لە بەردەستە، نە سەتەلایت و CCTV و کۆنتڕۆڵە شار، تا تۆ بزانیت دەیتایە کافیت بوێت فڵانە ڕوودا و لەسەر چی ڕوویدا. لە هەمان کاتدا قەیرانێکی کتر هەست معلوماتی غەڵەتە، یعنی ئیستە ئەو بازنەگەلەی کە خەریکن حدایەتە جەنگ ئەکەن معلومات غەڵەت فڕائەدەن.
بۆیە خەڵک پڕەوەی لە معلوماتە غەڵەت یا هەر کەسێک بە گوێرەی تەجروبەیە زندگی خۆی بە تایبەتی لە عەسرە سۆشیال میدیا ئەکەوێتن نەزەرە خۆوتن نەزەری هەز ڕاوبووچوونی هەز وەکو تەمامە ئەم میدیاکارانەی وا ئەیانوەنە ئەم تلویزیۆنە ڕێز و دروشتانەی کە تۆ ئەیانوێنی کابرایە کاک فڵانە کەس ڕۆژنامەوان دەی کابرای ڕۆژنامەوان چییە؟ تحلیلگەرە سیاسیە محللە نظامیە محللە ئەمنیەتیە کابرا ڕۆژنامەنگارێک کە سەری تەکەقنیا قەمچانەکە تۆ بوو بۆ خاتری ئەمەی زرم مارشە ناوە بەرنامەکەت وۆیتە سەر و دەسە هەر کەسێک ئەگری ئەیوەیتە ناوە ئەو بەرنامە کابرا بە چمە بەستێک لە ناوە و تلویزیۆنە قسەکە ڕوونکردنەوە و دەرهاوێشتەکردنە واقعیەت دەرهێنانە حەقیقەت دێ ئەخە خوکارە تۆ نییە چون تۆ من ئیستەوتم یەک سەرچاوەکانە کەمە معلوماتەکانە کەمە لە هەمان کاتدا کێشت ئەوەسە لەگەڵ میسئینفۆرمێشنە ڕوبڕوویت یعنی معلوماتە غەڵەت پاشان تۆ ئەو سەمومەنە لەکوێ تێری بزانی ئەمە غەڵەتە ئەمە دروسە پاشان تۆ ئێشێ بگەڕێ بە شوێنە نیەت مەسەڵەن تۆ وەختی هەڵ ئەگەڕێ تۆ ئێژیت کە ئەم شەڕ نێوانە جمهوری ئیسلامی و ئیاڵەتە متحدەیە ئامریکا و ئیسرائیلە جمهوری ئیسلامی شیعەیە موسڵمانە ئیدئۆلۆژیکە دەوڵەتە ئیسرائیل دەوڵەتە یەهودیە زۆڵم لە جەهانە ئیسلامەکە ئۆکەی ئەمەیسە تۆ نیەتەکە و خوێندەوە مسلمان و یەهودی تەک یەکتریا مشکڵیان هەست بعد پشتە سەر ئەمە کۆمەڵێ چیرۆک ئیسلامی تێری تۆ تایفەی بەنی قوڕەیزە خەیبەر شکاندن سەربڕین 800 نەفەر لە تایفەی بەنی قوڕەیزە بە شمشێرە زوڵفەخارەکەی عەلی بن ئەبی تالب خۆ بسیار عالی ئەمە دەستە تۆ پڕ ئەکات لە نیەت ئیتر تۆ ناگەڕی تۆ فکرەکەی دۆزی تۆ دیگ مەسۆ دۆزیک مەسۆ بعد مثڵەن فکرەکەی منە پەیمانە حەیدەری کە تێم ئەم پادکەستانە دائەنێم ئەم دیبەیتانە دائەنێم منزورم ئەمەسە تۆیە مخاتەب و بەردەنگ ئاگاه بووی تۆ من منزورم ئەوە نیە هەر تۆ ئاگاه بووی تۆ گەرچێ تۆ ئاگاه بووی تۆ فرەخاسە گەرچێ تۆ قسەی من بشنەفی و بیری لێ بکەیت تۆ نابیت بە هەوێنت دەسە پرۆژەگە لە خەڵکی بەڵام من یەکلایانە شەڕ ئەەکەم ئەو شەڕەی کە تەشخیسی ئەدەم حاکمیەت ئەیکا ئەمریکا ئەیکا ئەو گێڕانەوە ئەکا لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانیەوە ڕادیۆیەکانیەوە پسپۆڕەکانیەوە گێڕانەوەی شەڕەکەی خۆیەکە گێڕانەوەی اختلافاتەکە منیش گێڕانەوەی خۆم ئەەکەم لە کامە پێگە با من یەک موژدەتان پێ بەم لەم شەڕە وا ڕوویدا ئێمەی کورد بەشێک لە شەڕەکە بووین من بەشێک لە شەڕەکە بووم ئەگرا سەرزەمینە ئێمەش خو من ماتەڵ ناوم کاورا قاوم لێ بکە خو من ناوێسم کە ئەو ببێت بە دوو تەرەفە شەڕ و لەم وەسەتە من لە ناوە شەڕەکانەوەم من عەمەلەن لە ناوە شەڕەکە بووم گەرچی من سارۆخم نییە بۆمبم نییە ئیمکاناتە گەورەم نییە بەڵام من زوانێکم هەست حزورێکم هەست ڕیشەیەکم لەم سەرزەمینە هەست و ئەوەی ئەیگێڕێتەوە بۆ من یەگێڕێتەوە بۆ خەڵکە منی ئەگێڕێتەوە هەڵوێستە من لە بەرامبەرە ئەمان جوابدانەوەی من لە بەرامبەرە ئەوان بەشداری پێکردنە منە لە شەڕەکە یعنی چۆن یعنی من ئەو ئەزانم ئەو گەرەکی چی بکات گەرەکێ چی بخونجنێت گەرەکێ چی دەراوێشتەکات و من هەمووی باتڵەکەم و باتڵیەکەم چ بۆ ئیسرائیل چ بۆ ئەمریکا و چ بۆ ئێران پێشیان ئێژم ئەگرا وڵاتە منە تۆ گەرەکتە بەسەر منە باز بدەی ئەوەی مەیلتە بیکەی من نایڵم چون تۆ
إشي قناعات بمن بيري تامن بوتو موريكم تامن بدواي تو هلقنم ولي وقت منو تمدانشة وانيا دروكي حج برو او مسيرة ناچي تو 2000 نفري تريش بقري لجير ناو كولبر اعدامي كي مني بياناكم اگر بم سرطاقة لتيجيشتين من بأيوو وتم كوتيان قربس شرق جيرانا ودس بيكا استا بهمو تويجيكي ناو كوملقاي ايران كردوار داقي كرياق كناويان نياقا ايران تمام اواني والد صلاة دسيان هس شروع اكن بجيرانا وي خويان لبيقي خويان علي خامنئيش كهما هنبوغا برنامجي بين شوغا سبرو استئشي لبرجي كيترا شروب كا بجيرانوا ام جيرانوا چي يارمتيك اكا يارمتيه هنگاوا كان داهاتو اكا هنگاوا كان داهاتو چي دروس اكا هنگاوا كان داهاتو اقوليت ناگهان شتيكي ليتي تدرو چون يمل سرطاوا ام ازانين وبمحز أميكا بازيا كدس بيكا توبخانك إيميش تسبيكات من متوجه إيواءكم زمان تايبتك من حلي أبجيرم زمان تايبت الشرقي رانواس چك من لقرا موشك بالستيك نية هوا بيماي افسي وبنج نية جيرانواس أو لقباري إنسانك قاتل رباط داري شيكي بأسلوب جيراتيد من حرب قسا وبجمين أي روخينم سايكيكي الروخينم بردنگكاني وا غوريان خواردگا چيروككي باطلكم اگر تاقلاتي گيشتين اگر حاليمان اوي هر استلسل ام قسانيك من كردم ام روداوتان بو باسكم مثلا كاورا ايجيت علي خامنئي بوچي ايشي بدا لحزب الله اروات سرچي نيت باشا علي خامنئي هيزي بحزب الله بوچي ايشي بدا لحزب الله علي خامنئي هيز علي خامنئي سپاي پاسدارانه علي خامنئي بوچي ايشي بدا سپاي پاسداران خب راسه امل روبرو هيز علي خامنئي سپاي پاسدارانه سپاي پاسداراني شوا فكركات بلام لبيتان نچي اوي اروات بري جنگيكو جنگ بو براوكا بعد استاني تعريف كم من بوتم احزاب كرد قومي اتنيكي لكار كوتن كار كرديان نما باور فرمو لما جرى جاسوسيان بينا كردون دولايانا اونا انا وعد وعيد بينا دان ومن حل رجع اول بيتانا موت السودان خب من چيم هز جامع جهان بينم هز لآلب غيبوتيم وكو ملا علي كلك موكلو جنوكم هز خبر موتيرن نا من دا انيشم سيناريوهاي مختلف برسيئكم نيات ادوزمو بزانن هل لما يجي معاصرة مثلا يجي ايالات المتحدة امريكا للشيلي كودتاي كرد انقلابي سربازي كرد لبرامبر آلنده سالوادور آلنده رئيس جمهور بالجنرال بينوشي ارتش الشيلي خب تو استأذاني ارتش كار كرديكي هزبنا وانقلاب تو انقلاب افسران ارتش العراق دي انقلاب افسران تركيا دي انقلاب افسران سوريا دي كحافظ اسدي اللي اعتذروا انقلاب ليبي دي سرهنج معمر قذافي اللي اعتذروا
خب تۆ یەکێک لە شتەکان کەوا لە ناو مێشتامەسە هێز نظامی ئەتوانێ ئینقلاب عسکەریکە. بەڵام تۆ فکر ناکەی سیاسی ئەتوانێت هێز نظامی بخەسێنی و ڕێگەهای جۆراوجۆری بۆ لە نەزەرەگری. کودتان نەمایشیەکەی تورکیەتان لەبیرە؟ ئۆردۆغان و میتە تورکیە خۆسە سەرۆک ئەرکانە ئەرتشی تورکیایان کێشا، کۆمەڵی ژنەڕاڵە تورکیایان گرت، ئەرتەشیان زەبوون کرد. لە تورکیە چیان کرد؟ شانۆگەری هەمان داستانە تکراری کە خەڵکە تورکیە بارها تەجروبەی کردو بەناوە قیام، بەناوە کودتای سەربازی خستیە ڕێ و ئۆردۆغان لە حەماسەتێکا کۆی کردو خۆی کردە پاڵەوانەکە. یەک بار بۆ هەمیشە داستانە کودتای ئەرتشە تورکیەی لە تورکیە تەواو کرد. و ئەمما سپاهە پاسداران، سپاهە پاسداران تۆ ئیشی پێناسەیەکت لە سپاهە پاسداران بوێت. سپاهە پاسداران هێز ئینقلاب نییە، یعنی خەڵکێک نەبووگە لە دۆرانە شا باوەڕێکی ئیسلامی بووێت لەژێرە قسە گەورەکانە خومەینی بەرەو ڕساڵەتێ مشتی بەستوێت و هاتبێتە خیابان و قیامی کردوێت و شا بڕۆخێنێ. دروست، ئەمە گشتی دروست، ئەمە وەخت خۆی نەقد کردیاگەسەوە. ئەمانەی پێیان ئێژن سپاهی لە 22 بەهمەنە 57 کە ئەرتشە شاهنشاهی ئیعلامە بێتەرەفیەکە ئێژن ئینقلاب سەرکەوت. ئەرتش ئیعلامە بێتەرەفیەکە، نە ئەوەی کە مؤسساتە دەوڵەتە ئێرانی ئەگیرێت، کەڵەنتەریەکان ئەگیرێت، بانکەکان ئەگیرێت، شارەبانی ئەگیرێت، ئەرتش ئەگیرێت و خەڵک ئەدا بە ملیاناوە دایانە پرۆسێنێ. نە، ئەرتش بە قەبارەیە گەورەی خۆی بە هەموو دەستگای سەرکوتە ئەرتش و ئەمنیەت و شارەوانی و ژاندارمێری تەکان ناخوا ئیعلامەکە دەخاڵەتی تیا ناکەی. ئینقلاب سەرەکەوی. دقیقاً لەم دقیقە فەزای خەلە قودرەت لە ژێرە ناو دەوڵەتە موەقەتە خومەینی دەست پێکا. هەر لە گرتنە پادگانە مەهاباد، هەر لە گرتنە کەڵانتەری و شارەوانیەکان، هەر لە پەناماندانیان. لەبیرتان نەچێت تا ئەم دقیقە یەک دانە بەچکە شیعەی درۆزنی سەربازە خومەینی مەوجود نییە، خومەینی هێزی نییە، تا وەکو ماجەراکەی لینین بتوانێت ناوەڕۆکت دەسەڵات بەدەسە خۆی بێرێت. بە بودجەیە بەیتولماڵە دەوڵەتە موەقەت لە دۆلارێ 7 مەنە 180 ملیۆن تومەنە ئەو وەختە بۆ سەرەتای دەستپێکردنە سپاهە پاسداران لە کۆکردنەوەی کۆمەڵێک گروپە کەزاییە درۆزنانە لە ژێرە ناوە مجاهدینە ئینقلابە ئیسلامی سپاهە پاسداران تەشکیل ئەکەن و بە مزوری گرتن و مەعاشدان و چەکە دەسە خەڵکیدان سپاهە پاسداران ئینقلابە ئیسلامی دروست ئەکەن لە کاتێکا کە خومێنی ظاهراً ڕەهبەرە بلا منازعە یەک ئینقلابە تودەئیە کە بە ئشارەتە قامکێ 4 ملیۆن ئینسان تێرێتە خیابان و ئەرتشێک کە لە مقابڵە خومێنی تەسلیم بووگە و خومێنیەک کە لە شێوەیە گۆڕانکاری و ترانسفۆرمیشنە دەسەڵاتە لە بەرامبەر شۆرای سەلتەنەتە شا دەوڵەتە موەقەتی دانیاکە. سپاهە پاسداران نە شەرعیەتی یاسایی هەست، نە مەوجودیەتی یاسایی هەست و نە مەشروعیەتە ئینقلابی. بزانە ئێستا ئەحمەد شەرع لە سووریە ئێژێت کێ بەشار ئەسەدی خست؟ من. کێ خستی هێزەکەی من؟ ئێوە بەدەسە کێ گیرتان کرد بۆ بەشار ئەسەد؟ بۆ ئیستا ئاغای ئەحمەد شەرع حکوومەتەکە مەشروعیەتە ئینقلابی من ڕۆخاندم. هێزەکەی بۆ ئەسڵ حەوالە دەستیانە کۆڵەکەی ئەرتشن مەشروعیەتە ئینقلابی.
كمشروعية انقلابيان هز أرون موجودية ياساي بياكن لجير ناو دولة مؤقت هلوشانوي ارتشكون دانانا ارتش جديد بانقوازي شكن خلق بيتو سربازا كان كونيش بيتو ارتش جديد من دانياقا أوانا أتوان أو إدعاكن سپاهی معاش خوال مشتی سپیون الدهاتی مشتی طول فقیر دوروبر شارکان وکو حلبی آواو زوراواو جوراواو سفید خاک سفید تاران ناگهان بنمان شا خیرت ایانگری وقتی سیبو لفتولیس هز راو روت 2003 اقلیم کردستان تان لبیره هز راو روت 2003 عرب مشخور دلوزن و تا ميكروفونيان أورده بردمي هل يخستوي بالروح بالدم لبيك يا صدام ناقهان لدوانز ساعات بعدي كبغاقيليا نعلكاني درها ورد ايدا العكس صدام حسين وغارتي يكرت غارتي يكرت اگر تا اقرا ليكتري تيجيشتين تو افهمی ام جماعتی که پیانجن سپای پاسداران ناگهان بوک قبضی قدرت خمینی ورودیان کرد لشان و گری شر داخلیه ماجرای پاوه کردستان ترکمن صحرا تا موجودیتیان پیبابو خاطری وی گوربون و گوربون امانه داستان جبهه شر ایران و عراقیان کرده سکوی فرین بۆ گرتنی مناسک گەورە دەمیان خستە دەمارەکانی ئێران بەڵام لەگرە بازیەکیان حساو نەکردو ئەم سپاهیانە لەبەر ئەوەی لە ژێرە ئارمانێکا کۆنەبوونەوە لەبەر ئەوەی هیچ ئیدەیەکی ئینقلابیان نەبوو بزانە تۆ کە ئیدەی ئینقلابیت بێت مەسەن مارکسیزم ئیدەی ئینقلابیە تۆ ئەڵمانیوی مارکسیست بیت ڕووس ویت مارکسیست بیت چینی ویت مارکسیست ویت مارکسیستی پکن ئەوەسێتەوە بە برلین ئەبەسێتەوە بە لەندەن تۆ کۆمراد ئەبێ بە چمکێک وەکو ڕەفیق کۆمراد ئەوە نییە بەرادەرانە یەکێتی و تەمامەم حیزبانە چەمکێک هەر لە کۆمرادەوە بەناوە هاوڕێی گیان هاوڕێ مثلا ترجمەیەکە لە کۆمراد مثلا ڕەفیق لە فارسیە ترجمەیەکە لە کۆمراد تۆ وەختی ئیدەی ئینقلابیەکە نییە خۆمینی حیچینەوگە دانەیە ئەسفەهانینەوەس کە بەقنە دانەیە مەشهەدیوە لە تارانەوە لە ژێرە ناوە ئیدەی تەکی یەکتریا مبارزەیان تەکشا کردوێ کە ئیستە ڕفاقەت و مەودەت لە بینیان دروست بوێ ئەوەڵین ئەتفاقێک ئەکەوێ نزیکایەتی شوێنی دانیشتنە گروپگەلێ لە ناوە سپا دروست ئەوێ کە خەڵکن ناوچەیەکن ئەمە نیشان ئەدا ئەمانە فاقدی ئیدۆلۆژی سپاهە خوزستان هەرەمانە بوون وا گشتیان کوژیان سەردار ڕەشید و شەمخانی و ئەوەی کەوە بەرکەوت تۆ ئیستە پێکهاتەیە سپا ئەناسی ئەزانی سپا یەکدەست نییە کانون ڕقابەتە لە بینی یەکتریە هاوکات لەگەڵ ئەمە سپاهی ئێشی لە بیری نەچێ دروسە دەسەڵات ئەدا و ڕەهبەر جمهوریە ئیسلامی وەلە سیاسیونێ کە دەستیان بە دەمارەکانە وەکو ئەوانی شڕانتە خۆیان ئەگرن ئەوانی شەبەکەی خۆیان دروست کردگە هەر وەختێ کە ئەمان بە مزاحم بزانن کۆمەڵێ سناریۆیان بۆ تعریفەکەنەوە و ئەتوانن نابودیان کەن سپا پاسداران فکریشی نەئەکرد لە لەحزەیەکا 40-50 سەردارە گەورەی فەرماندەی بکوژن ئەمە کارە حاکمیەتە ئەمە کارە ئیسرائیل نییە ئفتخارەکەی نەسیبە ئیسرائیلەوێ ئێمە زلین و موسات فرە گەورەس و بەخوا ئاگامان لە گیزەی مێشولەس
ئەمە کارە حاکمیەتە خۆیان نەژن بەشێ لە حاکمیەت ئەم بەشە کێز بەیتە ڕەهبەریە بۆ تۆ ئیشی دائیمەن بزانی ئەوەی سیاسیە و یاسایان داگە سەردەسی لە بەردەمیان نەزانی دروست هەڵس و کەوتکەی حکم مرگە خۆتت داگە مثال هەر لەم ماجرای کوردبازیە مثالێکتان بۆ بێرم بڕۆم بپرسن لەوانەی یەکێتیە ئێژن جەلالە تاڵەبانی بەناو پۆستی ئەدا بە خەڵک بەڵام لەولاوە بە گشتی ئەیوت فەرمانی لێمەوەن هەر گوویەگەخوا جێبەجێ مەکەن بەڵام بەناو مەسەڵەن کاورا جێگەرە جەلال تاڵەبانی بوو سەیرە ئەوزاعە یەکێتی ئیستە بکەن سەیریکەن دیتان باڤڵ هەرچی کۆنە فەرماندەی کۆن و دەری کرد مەسەڵەن مەحموود سەنگاوی 5,000 نەفەری بوو حامی حاجی غالی 5,000 نیرو مسەلەحی بوو نە مەحموودی سەنگاوی نە حامی حاجی غالی و نە ئەمسالەهۆم لە توولە عمریانە ڕەقەم نەوبن بۆیە پێویستی نەکرد باڤڵ بیان کوژێ وەگەرنە وەکەکەی فەریدون جوانڕۆییان پێ کرد وا مەسعود بارزانی کردی بە فەریدون جوانڕۆیی خوا هەڵی ناگری و پەلاماریاندا و ترۆر کریا و لە ناو جادە کوژیا کوڕەکانیشی وەکو ئاری هەرسینی ئەگرنە پارە گوو نەخۆی دانیشە نانەکە و بخۆ مەعاشەکە و بخۆ تو شغڵێکی تر نییە جێگەی ڕێزی بۆمان لەم باسیە تێئەگەن کابرای سپاهی کە غرور گرت بووی گوێ بگرن غرور کە خەڵکی تحلیل ئەکەن هەموو ئێلمانەکان بوێنن کە ئیاڵەتە متحدەی ئەمریکا تحلیلەکەی تحلیلیکە ئەمە ئیمپراتۆریە ئەمە سوپەر پاوەرە سوپەر پاوەری چی بۆ تۆ تێری لە خۆبایی بوون تێری غرور تێری تۆ عادەتە کردگە کەس قسە نەشکێنی بۆیە هەر ئەمە تۆ تووشەکە تووشە هەڵەی گەورە گەورەتەکە ئەتوانێت تووشە هەڵەی گەورە گەورەتکە پێتانم وت ئێران نە ئەبوایە پەلامارە عەرەبستان بە نە ئەبوایە لە بنکەی سەربازی ئەمریکا لە عەرەبستان بە چون عەرەبستان زلە غروری هەست مەهدە پێغەمبەر ئیسلامە خاندانە ئالە سعود کلیدیان وە زۆر سندگە کلیددارە کەعبەن پاکەرەوەی قەبرستانە بەقیعن تۆ هەیمەنەی عەرەبستانە سعودی بشکێنی وا هەیمەنەی جیهانە ئیسلامە لە هەروەها خاندانە سعود کە ئیدعای ڕەهبەرایەتی عەرەب لە بەرگێکی تازەکە تۆ تووشەکە عەرەبستانە سعودی مەجبورە 4 سارۆخی تێبگرێ 4 سارۆخی تێگرت ئەو جار تۆی ئێرانە شیعە مەجبوری جواب عەرەبستان بیت و خاندانە فاسدە سعود بیت و کە تۆ ساڵایەکی خاندانە فاسدە سعودە تۆی شواری ترە هەنێری بۆیە دیتان ئەم پۆخڵەواتە لە پڕێکا چۆن ترامپ کۆی کردو ترامپ بۆی مهم نییە ترامپ بێبەرودواز ترامپ شخصیتێکی نەمایشیە ترامپ کەس لەسەر قسەی حساو ناکە تەکە تڕە خۆیان لە بەی لە بەیسی ئەمیشە بە عنوانە تکنیکە نەمایشی بازرگانی بەکارەوە ترامپ 1 ملیۆن درۆ بکە خەڵکێژی ئەو فرەحوەقە بازە کاسپی خاسەزانی بۆیە ترامپ ئەم شخصیەتەی بۆ خۆی دروست کردگە تاگرا لە یەکتری تێگەیشتین بسیار عالی با بزانن مژدەی ئەوڵم داوتم کردووە لە ناوە ئەم شەڕە کە ئێمە بین ئاگام لێ بوو فاروق ڕەفیق خەریکە یەک سری پادکاست دەکاتەوە تحت ناو جەنگ محتەواکەی بەلای منەوە مهم نییە یەکچ بەلای منەوە مهمە ئێمە توانیگمانە فەزای ڕۆشن فکری ڕووناکبیری کوردی بگۆڕین خەلی قەشەنگە قشر نوخبەیە سەرزەمینە کوردەوار لە ئەدەبیاتە خەسیاگ لە خۆ بە غەرب چەسپاندن
ولا انتقالدان ووصف الدنياي غربي تدرو لحظه بیر بکاتو که گرکی کیانی بیوی خاون ام سرزمینه سه متفکر ام مردمه سه بو اولین بار اویسی فضا اگورید قاسم لو پیغمبر آشتی و هر آشتی خوش لدوای قاروقین و نادیا مراد بوین مدال تجاوز و تعدای پی بینو اما فرناسکین برخولو آیسته تو اوینید خريك واقعا فضا اگورید تو اشتيتر ناويني كابرا بخوي اول شاعر تو يا باس بروي حيزة اكرد يا باس النشتماني كاكرد وكو جن السوزانية وجي شوارد صالية كو نركيتي باسي جيبك باسي قزل قورتك احمق استخريك اوينيت داستانك اشي بقوريد تو اگر مردميكي حماسة سراد گركه اگر مردميكي اشي قهرمان دروس كي قهرمان دروس كي اگر مردميكي مردميك فير لخوباي بون بكي اتان قريمو سر داستانكي كاورا وجي چي سال خون گرتگو بورا بياگي لروم حلنا ابيجم سيو جا اگر ايول لواني جنتي بگن هر كسي الرهبر ايوه بو ايوه حروا لخوتانو ايجن رهبر فلانه حزب سياسي كاره مثلا سياسي كاريه كي حمي حاجي محمود داني شي ايجي ترامب دس ايراني ماچ کرد كاوراي كاوله عاقبت شر بير خرف تو ازاين تفر زوري لم سراني بير خرفتيت بزن حاجي آقا دو تابنداز تو فر انسان مهمي كوغي تو سوء استفادة دولة ايران كرگا يا دولة ايران لتوي كردگا كاول تو چون ام جنگ اخويني تو جنگ توابو تو لم قوانا اي خوي ازاني عاقبت بكوي اقا تو ازاني پشت بازي چه خوره ازاني كي استلوران برا كياوي سياقا ازاني است اصول قرايان جبهية پايداري اصلاح طلبين هل النهلهاي السياسي تا دارو دسي احمدي نژاد تا دارو دسي بيت هاي مختلف مرجعية الشيعة است آخذ كردوار سربخو باسكي بردناويان اما نفوذ موساد نيه اما بشي لحاكميته جاء اما خويان هر كان بشي لحاكميته قشتي علي خامنئي اكاته مهرية تطهير و پاکردنوي خوي تابتواني بالا طرف مقابل لو يشي كجرأت ناكا بيجي اما خوي نفوذية موساته تو ناوينيت يك نفر لم جناحين سياسية استبيجت كاكيان ايو الراسكن وزيرو قزيرو دروزنو رئيس اطلاعات ورئيس حفاظة اطلاعات السبا هوشي وقت نخوي ونوغا خسارة قورمان ليكوتغا مماشات مانية هر كسي خيانتي كرقتي لبارانيكي ام قسناك نزاني بو چون او وقت حرشي جناح لبرانبري يكتريا اويسيد او ايجيد تفرقة دروس مكان ام ايجيد اما كار دجمن الجنگ داخلي ما انتي خلقاتك كقورتين زربين خواردقا نوغي اوانيش اقات وقت اوانيش اقات لجير فزاي الجنگا كويان اكنو اما هر اوانين كامان كو اكنو خامنيش امكاني هز كو بيوتو بيجن اسرائيل دايلي كار ايما چي لم جيرانوا كار ايما اما سنيلين اوان جيرانوا يخويان بكن من خلقم سرزمين ما دايكو باوكم لجير بومباران ابون يكي لو بومبانا دول جيانين نتواني بدا لكسيكي من چون من دنگم دليرنيا من شروال باي حرشي سپاهي و اطلاعاتي كار ودس الدولة ايرانية سينم خو من ميوان يملا سرزمينه مشتي بوفيوس هاتكن ده صلاة ايمان بردقه
لأن معيش خليك المال إما كاولا كان فكرة كان تولم وقت الدم داخي فزاي جنية اتفاقا شون فزاي جنك استملت ولم دالي أنت بورم استأوجر كيسي وفاق من اللي دروسكات وقت خامنئي لبيامكي امروايك لبيروز بايا كانوا وفاق من ليبو اتحاد من ليبو او جال شي حواسي بمن تلاما ودسو جواب من داتو تلاقيتي ورم او ناتواني بوخلواتي كالي تيبري ومن نايلم تيبريت نايلم تيبريت اشي مشخصي كان كامل جناح حاكميات خليك السباها باسداران اخسينيت تسليمي اكا شكلي اقوريت بو چون من گرک بالسپا اگر توزي خيلتي بيت داري بدا للروح ام سياسي ونفاسده ام دو فاسده كون جاني يكتري ولا كون جاني يكتري استزانيتان بوشي بيويستيان بالنمايش الشر خارجي بو چون جنگ داخلي دسي بيكرد ناكرياتو وجاري چل سباي بكوجي بلام اشي لسر شلوخي كيتو بيجي دروني واتيا واسرائيل خوا حالي ناقري نيركا جاري ناكا جمهورية اسلامي انترنت قد ناكا كاكا ايما زوليتي دولة ايران ازانين جمهورية اسلامي انترنت قد ناكا بو فورا نتواني قتيكات تا اسرائيل كويركا لسر زوي اسرائيل متبين نوي كوي بيكاغا كوي نبيكاغا تا خلق ايران نتوخي بو جمهوري اسلامي اجازه دا خلق لجير ناوه شارو من خبر نقار تن او خليك ايكوتي او داي لفلانه جيجا او داي لدرقاي شي او جنازه خست بو او كاركا علي خامنئي چون گركيسي هم خلق هم سپاه پاسداران هم جناحاي قدرت باور كان اما الشر واقعي اسرائيل لما لدا در صورتك اگر شر واقعي وايا اوان سركوتنيان لشر بلاوه مهم بو استراتيجيك بيريان اكردو نشانو قرانه استراتيجيك مسا فزاي ولاد داخلي دجمن تويركي مطلقا قدرتي تيانيلي اسمانغ ايران بركي لدوكال اگر او اشراف هوائي بسرتواهز ستلايتي بسرتواهز تو دروي بو دروسكي مكتي بو دروسكي آگر کزایی بو دروسکی بیوی تناو تاریکایی شار لشواب کلن برقکی قدکی کوران توانی مالا کان بدوزیتو نقطه کان بدوزیتو نرونا کایی زلال بنواری ای بو دولت ایرانی امنمایی شیدا تا استنادا على او شره فزایک دروسی کرد استا بيواتا برو لجير اتهام نوي كزاتي نوي تقامك بو او يكي دريش كات شركة واقعية قشماندي من شاشة كان الدنيا داي نا اما نمايش الشر اما الشر نية اما تو كاريكي ترخليكي اكي بو يا ام نمايش النشانة ايما ادي بو دس بجي شش كول بديان اعدام كرد تا رواية النفوذ إسرائيل لمرز كردستان إيران وكرو قاتر بحباديان هاورق سناو إيران لكي ديوار كرتر هس لكرد كولبر وقت خوي بيتانا من نوت حيزينا خوتان مكان كولبر من لهركو وقوري قسأكم فورا بروفايلكم كتماشاكن اوينن بكردي قسم كردقا اجن تو كردي بخوا اما او خلقي كول برمانه زور خوشوي لبروي سخافة ايوا وبير من تيرنو بيتان منوت سخيف مون بشرف فاسدينا ايوا حرشي ايما بدا سيبيرين ايوا للسخافة تانا برباد يدن ايما حرشي لجيجي قوردا انيشين ايوه مزور و سوال كر و پنجقراني و 1000 دينارين نرخ مان تير نخوارو دي استا ديوار كرتل لكولبر حيزنية ان كجن تا چيتان بو ثابت كان اسرائيل نفوذي كردگا
دەی ئیستە دانەیە کورد ئەحمەق دانشمندێکی هەستەیی چۆنە ناسێ ڕەدەی ئەقلی کورد ئەحمەق وا لە حەدە دانشمەندە هەستەیی وا لە حەدە ئەوە بڕوا لە مەراکز بانای تاران دانیشێت ئەوەنە سەواد و ئەقلی هەز لە مەجالسە گەورە گەورە دانیشێت ناوەڵات باسی چی بکە باسی فاسۆلیە باسی جیماعی دوێشە و باسی چی بکە نە فیلم ئەوێنێ نە سەوادی هەست نە ڕۆمان ئەخوێنێتەوە نە شیکە گەڵ دڵپنێکی ئەحمەقە دەربێتنی حاڵەت کەوا و فراخوا کە بابەکەی وەستا جەمیل مەسەڵەن تۆ واقعەن بڕۆیتە ناوە مەجلسە گەورەکان قسە بۆ کردن هەست بۆیە ئێوە چوار نەفەرتان لە دەوری یەکتری کۆوێتەوە وەکو مەیمون هەڵەخەنەوە یا ئابجوویەگرنە دەستانەوە هەڵەوەخەنەوە مەنگەڵێدا ئەنێن کەما بکەن دەی ئیستە چۆن کوردە ئەحمەقێک ئادرسە فەرماندەی کورد لە سەپاهە پاسداران نەزانی چۆن ئەوەنە ژیر و گە دانە نفوزی کردگە دانەی ئەم هەڵقانیە ناسیگە زانی گەسی ئەم ساعەتەم ئاغاوا لە ناو ئەم ماڵە تۆ ناوی تارانێکی 10 ملیۆنی چوزانی کاورە چکارەست دەئیستە بۆچی ئێشێ مشتی ئەحمەق و کەریه و نادروست ئێعدامکەی تا جەنگ داخلیە سوورەتە ئاشکار و عەلەنی نەگرێ هەر کەسێک گەرێکی مەوزع بگرێ فەورەن بەرچەسپێکی لێبەن لە ژێرە فەزایە ئێعدامە ئەناسوورە موساد بیان کوژن تۆیشە لە خۆت بپرسی جمهوریە ئیسلامی بۆچی ئێشێ بێژێت کە من نفوزم تێکریاگە یونسی وەزیرە سابق وەزیرە ئەسبق وەزیرە پێشووی ئیطلاعات ناگەهان دو سێ ساڵە پێش تێت ئێژێت ڕەخنەیەکی گەورەی موسادمان تایە ڕەهبەرانە ئێران لە گیانە خۆیان بترسن سوالە ئەوڵ چۆن ڕئیسە وەختە وەزیرە وەختە ئیطلاعات تۆ ناگرێ چۆن رئيس حفاظة اطلاعات سبات وناقري أزاني أبقصة كده چية تصور من وزير اطلاعات إيران تو وزير بيشوية اطلاعات إيراني تو تي إيجي لجير دس وزارة منها بشيك لوزارة كدية من عمل إسرائيل ديما من خم عمل إسرائيل من نايم بيجم آغايان سران جمهورية إسلامي من وزير اطلاعاتهم بأيوة إيجم باقة قورية أمنيتي من وابي علي خامنئي فرمان بقرم وزير السابق تيد إيجيد كاولين خب أما چه كار كرديك ياز تو أجر أم شر واقعي بوينيك علي خامنئي شف فورا وزير اطلاعات بقري نايقري وزير اطلاعات ايجي وزير اطلاعات بيشو بقري چون مسألة زور قورة وأمنيتية ناگیره ایسا تو نیتك اخوینی تو بو ناگیره او ناتوانن و چون ناتوانن کاکا خوش و خیمان نیه مسئله ده صلاته مسئله حفظ نظامه خمینی وتی حفظ نظام او جب واجبات است خمینی وتی فقه شیعه تعتیل کین ظهور امام مهدی خین دوا وک نظام حفظ بوه چون تو بحبون شخصية مقتدر علي خامنئي زدوبند ناوخوي برو بي اقريد لخسران قورية أمنيتية واجون خب لقرا بتو اجيت ام قسك اقريد وقت خوي وكارتيت اها استدايان ل 19 دانشمند هستي كشتيان اها استسروي 40 سردار سرتيب سبايان كشتغا وحفاظة اطلاعات سبا فورا فيلمكي يونسي بو تيرن اجن اها يونسي اختاري داك ايما نفوز مان تيكرياغا استمشتي پخمي سپايي
ومن وتم مشتي دواك وتقبي خانوادي بچك برسية نامتعلق بون ناقهن برخان نعمته ما ايدي نعمة دانشتن خواهش اقلي شي بدا بيت دانشتي فوتي كريا بيدوابو فرا مهمي تو نتزاني هر كام لم خبرانه كداي انين كاركردي هز وقت خوي كاورا وزير السابق اطلاعاته والجناح يبرقيس يم كارب كبيت الرهبرية تو فورا نتفامي خليك حكم مرقتو امزاعك وكردي يجي اما تشين اينين بيتو اللي ناوي تو اما ناوه تو بشك لكارد دسكاها امنيتي اناليز كردن نية دجمنه تو ام قرابو داني بو ام قراداني تا استكس جرأت نكا بيجي كاكا پنجا فرمانديه ردبان پلبان سپاه پاسداران كو كش ياغن دانشكن بوين ليان داغن طبيعة استلنا والسپاه اواني كو كش ياغن كومل دجمنيان هز ردهاي خوارو تريان هز هاو تريبيان هز ولا بون امان بدا صلاة ناقين استوان قال كان بوخلواتي كان بلام لبيبتان نجي اواني كون كدسو دسلوك امان بون استحرس اخون حزف اون ومن اشيام شرقي رانا وبكم تا اوان خوكو كنو لجيرنا وفزاي جن مرعوبيان نكن تا استك اتوان خويان كوكنو جدي بنوارن كارن بونيا كل روبر ميديايو حزرة آغا اكنا سمو منخو باكو كردنوا بعد ادن ليكتري وكو خلق اقليم كردستان هس اجي لقل ريزما بلام تو قحبي اشي بيجي لقل ريزما وقت تو يجي لقل ريزما يتر قحبة بون جمينية لقل ريزما براستي زور دزو بحيزي لقل ريزما جا مثلا مستقيم بيجي دزو حيزي او جمينة اشي بيجي لقل ريزما ايوا زور بيشرفن تو اشي بيجي من عاشق علي خامنئي بلام علي خامنئي دورو بري مشتي قواد قرتقيانا نايل مذاكرة كنندقان شيداي غرب او حملي بيقا او عاشق علي خامنئي نيه خوي مترسد دادي بورة علي خامنئي استا سيف زونيك كأتواني خوي بباريزيد رقيبي بيلا ميدان بدركات هرواك ايمي كرديان كلن لساحي سياسي بكمك احزاب برساختو قبارة بچوكا كان كرد باز دركرد بمعنى حيدرين ما طلنية كس دعوتي كات چون چيروك قهرماني تانية چون افسانة ناناسن احيانا روسم ناناسن احيانا اكليس هركول ناناسن تاك بالواني ياخي وامولات ابهاريزي تنانات افساني آرش ناناسن چون ايوه حماسة سراي تانية ايوه نازان قهرمان چه شكليه ايوه قعدة دائنين خالد بوكاني تان بوبانا كان بدلم لو بدانا دنيا دورانه ام بندي حواد الدم بسلامتي سر او احمقانه كاوراي كاوراي النفام 2 مليون انجمن ادبيت هس تو حماس سرايك اللي ناي تدرو تشيروك پردازي شخصيت پردازي اللي ناي تدرو هاري باتر سازي اللي ناي تدرو تو تلاطمات انسان كرديد لمنظر ادبيات ناتواني تعقيب كي مشتي يا بوي فاسد لجير ناو فاندم NGO انجمن ادبية دانشكلة ترهاد وتن جانا هاوين چه شكلية ولا شيرينه لدواي هاوينيش بخوا پايز چونه قلا ريزانه قلا كيزر ده اويش هالشيرينه دي اما الشعر احمق تو بما اوي تو دولت تو بچي اوي تو قدرت تو بيري ليك رقصو اسباب قدرت چيه تو مهندسه قركه بازرگانه قركه قحبيشه قركه
قارەمانیشە گەرەکە چیرۆکە گەرەکە ئەفسانەت گەرەکە چنێ لەم کاران تەکردگە هەر فاسۆنیا و پڕکردگە ورگە زلوگە لەگەڵ ئێوەمە حکوومەتە ئیقلیمە کوردستان چەند نەفەر لەمانتانە بەرهەم هاوردگە ئیستە چەند نەفەرتان هەست ئەگەر پەلامارمان بن لە تلڤیزیۆنەکانە حەماسە ئینسانەکان بەرزکەنەوە چەند نەفەرتان هەست مشتی گوێرەکەتانە بە ئەوەنە ئەحمەقن دانێ کەرە حیزب دموکراتیەس گوێندەی حیزب دموکراتوگە سداسازیەکە قسەکە دەنگی ئەگۆڕێ قسە ئەکات چووکە جامانەی حیزێکی بەسکە پیرە خەرف لە سویسا لەبەرە دووربیندا ئەنیشە جامانەی حیزێکی بەسکە ئێرۆ دەنگی کوردستانی ئێرۆنۆ ئەحمەق ئەوە ڕادیۆ خەڵک نەتیەدی تۆ سداسازی دەکرد خەڵک ئیسە چهرەی مزەخرفە ئەوێنی ئەزانی تۆ سداسازیەکەی ئێرۆ ئێرایە نشێنی خۆت یعنی تریبونەکەت ئێرۆ دەنگی کوردستانی ئێرۆنۆ دەوشەکۆن بۆ بزۆنن تو دوو نەفەرە نییە هانە خەڵکی باوەم تڕەتڕە بێسەلیقە ئەمە نیشانەدا چ جامعەیە بێسەلیقەیەکی چ جامعەیە بیرلێ نەکریاگێکی تۆ نازانی تۆ چۆن نەختۆ ئەکەنەوە تۆ نازانی عەبەی مهتەدی مەچەی هەجری ئەڕوات ئێژێتۆ ئیتلاعات ئەڕوات ئێژێتۆ ئیسرائیل من نەفەرم هەست نەفەر چیت گەرەکە ئادرسە گەرەکە $1 ملیۆن بە من ئادرسە بۆ تێرم مهرپەروەر تێت ئێژی ئێمە چەکمان هەنارگەسەوە بۆ کوردستان ئێمە فرق قارەمانین بەناوە کۆمەڵە ئیستا هەڵکە کلاشینکۆفی بوێت دەوڵەتە ئێرانی بۆ خونجاندنە سەناریۆکە ئێگری ئێژێ ئەو ئەسلحەکان ئیسرائیلە تۆم کارە بۆ ئەەکەی بۆ دەوڵەتە ئێران تۆ هەڵەسی عەکسە نەتانیاهوو ئەی لە خۆت تۆ جارێ بۆ خۆت قەرزارە نەتانیاهوەکەی ئەمە یەک دوو ئیستا کێ فریادەکەوێ کێ گەرەک تو چی سابتکەی گەرەک تو سابتی کەی سەر بە نەتانیاهوو ئامۆزاکتە تۆ ئەیناسی تۆ فرە ژیری وایتە جەبهەی حەقا دە ئیستا بڕۆ تاوانەکەی بە تۆ زانیت کەوتیتە ناوە بازی کەرە کۆپاندار تۆ زانیت خوا ئەقڵی دا کە ئەقڵ چتە شیرینێکە مەجۆڕی هەڵمەچۆ کاورای ئەمنیەتی جاسوس هەڵمەچۆ دروست تحلیل کە دروست بزانە ئەم بازیە بەرەو کوێ ئەچێ ئیستا کێ مەسئولە کوشتارە 300-400 نەفەرە هەر بۆ خاترەوەی سناریۆکە بخونجێ کورە ئەی خونجنن حاڵیتە گیانە تۆی بۆگەن ئەسڵن مهم نییە ڕەوایەتێ کە تۆ لە کوشتنەم ئاغایدەی مهمە ئیسرائیل بۆچی حملە کاتە ئێران ئیعلانە جەنگ ناکات جامعەی نێودەوڵەتیش ئێشی قبولی لێ بکە ئیسرائیل ئێژی استنادا على شعار محو إسرائيل توسط دولة إيران استنادا على جروه بروكسية كبينياغا محور مقاومات من حقم هزلجير تهديد كنابود مكاو برفرشي بمو بويا إسرائيل دانشمند هستي إنسان السفيل عالم أكوجيت جيم آسانترين ريغاز دست إيران ببومب أتوم نقات كشتن دانشمندێکی دانشگاهی و تحقیقات علمی ئەکا مەشروع ئەکا بۆ ئیسرائیل ئێستایشێ جمهوری ئیسلامی کۆمەڵێ کورد و کۆمەڵێ ئەحمەق و فاسد بگرێ لە ژێرە ناوە ئەندامانە کۆمەڵە و دموکرات و کۆڵبەر بیان تۆپێنێ چون عەکسە بنیامین نەتانیاهویان خستکە سەسەرە پنیان تا سابتی بکە ئیسرائیل نفوزە 4-5 جاسوسی کردگە و ممکنی کردگە کوشتنە سەربازانە سپا کارە خۆی نییە کارە خۆی نییە چون ئەگەر دەرکەوێ کارە خۆیسی ئەو جار سپا ئەکەوێتە ناوە شەڕ یەکتری ئەرتش و سپا ئەیان لە یەکتری حفاظەتە ئیطلاعات و وزارەتە ئیطلاعات ئەیان لە یەکتری ڕاندخۆرەکانە کانون و قدرەت ئەیان لە یەکتری ئەکەونە حەزبە یەکتری وردە وردە ئەوێت و جەنگە ناوخۆ ئەوێت و سوودان ئەوێت و لیبی ئەوە سەرپەتەکە ڕائەگری حیفزیکە ئەم شرایطە عەلی خامنەی و ئەمریکا و ئیسرائیلی واتیا شرایط دانیشتنە سەر ئەڕەس بڕۆنە بەرە دڕن بینە دوا ئەدڕن
ئیستا من ناتکەم ئەمانە بۆ ئێوە بێژم تەنویرە ئەفکارە عمومی بکەم. ئەم جامعی ئێمە پڕە لە پازدارە زوانە کوردیزان، تو لە بەسیجی ڕاندخوەر پڕە. گشتی ئەوەڵین تریبوونێکە تر تریبوونە منە. ئەوەڵین شتێ دەستی ئەکەوێ حەقیقەتێکە کە خۆی لە وەهما دەستی ناکەوێ، چون نە عەقلی ئەگا نە پێگەکەی ئیجازەی پێدا. ئیستا ئەزانێت کە من ڕەهام لەم بازیە لە دوورۆ تەماشا ئەکەم، هەواسی جەمەکەم. تا من نەیەڵم بەیتە ڕەحبەری ئیاڵەتە متحدەیە ئامریکا بازیەکە بواتە بەرەو، بازیەکەی بووی بچێتە بەرەو. دیتان عەلی خامنەئی بە پێچەوانەی مەقامات دەوڵەتی جمهوریە ئیسلامی، مەقامات لەشکری کە ئێلامیان کرد زەربەی خراوێکمان خواردگە، بنیامین نەتانیاهوش مەجبور بوو سەرۆکە ئەرکانە ئەرتش بێرێت بێژە کۆماندۆوان دابەزانگە فۆردۆیان تەماشا کردگە نابود بووگە لەبەرەوەی قسەکەی ترامپ ڕاست بێت. عەلی خامنەی ئەمڕۆ وتی خسارەتێکی وامان پێ نەگەیکە. بۆ چون عەلی خامنەئی نەیتوانی جانشینیەکە لە 24 ساعەتا دروستکە، ئیستا ئێشی خۆی حفزکە، ناوێ ئاشکارا بازیکە، چون ئیستا ئاغا دەیە جەمکەرانی وانە دەوریۆ. شاید ئەوانەی دەوڵەتگەرەکیانە کۆیکەنەوە، عەلی خامنەئی حەواسی هەست پێگەی وانە ناوە ئەمانە. لذا عەلی خامنەئی یە حەزوە خۆکەر لەگەڵ بنیامین نەتانیاهو یە حەزوە خۆکەر لەگەڵ دۆناڵد ترامپ سوورە حەزوە خۆکەر. بزانە تو ئێستێشی بفەهمی من بۆ ئێژم دۆناڵدە سوور، بۆ ئێژم من کە خۆم بە ئینسانە گەورەیەکی کورد ئەزانم، وەختی گەرەکمە ئەو تاحقیرکەم، پێستە چەرمگە ئەو قژە کاڵە ئەو قژە سوورە ئەو مەبنایە بەشەریەت دانانێم، خۆم مەبنای بەشەریەت دانێم. ئێمە قژمان ڕەشە، گەرەکمانە تاحقیرەیەکی بکەین ناشیرینە سوورە. چۆن ئەوان ئێمە تاحقیرەکەن؟ تۆژیش ئەوان تاحقیر کرد لە مەنزەرە خۆتۆ، لە مەنزەرە پەیمانە حەیدەریوە جەهان وەکو کوردوی قەشەنگە، وەکو کوردنەوەی قەشەنگیە. هەروە کەوان فکرەکەن ئەگەر ئینسان سپی پێزنەوێ گەورە نییە نافامێ، پس تۆ زانیت من ئەم خەسیاگێ وا ئێوە خوتان پێگرتەگە، من نادەنە ژیری خەریکم وەزوانە جافی بە تێگەیشتنە لە فەرهەنگە خۆم جەڕاحی ئەەکەم لە وجودە ئێوە، جەڕاحی ئەەکەم. کەواتە شەڕە گێڕانەوە بەردەوامە، منیش 24 ساعەتە وا مناوە ئەم شەڕە. شەڕ ئەمەسە کە ئێمە ئەیکەین، نە ئەوەی کە تۆ ئەحمەقی بێری کلاشینکۆفی بیتە دەسی تەقبکە لە پوتێ. ئەوە شەڕ نییە، شەڕ سیاسەتمەدار ئەیکا. تو دەقیقەی ئەوەڵ مەشیایە بتزانیایە ئەم بازیە کە ئەڕوا جیهان نەمایشە، دنیای ئەمڕۆ جەنگ واقعی تیا اتفاق ناکەوێ، کۆمەڵێ نەمایش ئەکەن، لەم کۆمەڵە نەمایشە فەزای ڕعب دروست ئەکەن، لە فەزای ڕعب نەتیجە دەتێرن. بسیار ئاسان ناڕۆنە ناوە جەنگێکە 2 ملیۆن کوشتە بە نایکن کاریوان ناکەن، مەگەر دەستیان پێ بچێ. ئەمریکا تەجروبەی وێتنام تکرار ناکاتەوە، نایکاتەوە. خۆی ناخاتە مەهلەکەیەک کە شەخسیەت و هەیمەنەکەی بشکێت، مەجبوری بکە هەر بدۆڕێت و بچەقێ لەم باتڵاقە، مەجبوری بکە لەم باتڵاقە بچەقێ. لەذا کۆمەڵی ڕووداوی بچووک دروستەکەن و ئەی خونجنن و ئەیوەنە بەرەوە، وەکو ماجەرای هەڵەبجە. خەڵکە هەڵەبجە فرە پێی خۆش و بێژێ قارەمان بووگین، ناژم قارەمان نۆگن، بەڵام خەڵگەرەکی بێژی قارەمانین تا نانە فرە بگرن، تا فرمێسک لە ئێمە بگرن، تا ئێمە بێژی وای هەڵە و جێگیان بۆت بمرم، تا ئەو بڕوا خۆی پێی نەختۆ بکات و لە پای مۆنومنتەکە. ئەدوت کاکە سەدام بۆ حملەی کردە هەڵەبجە، هەرەبجە هەڵ قارەمان بوو لە پەنجاکانەوە و چی ئەسکەر فیرار بوو ئەهاتە هەڵەبجە، ئەو بۆیە ڕەشی لێمان بوو. کاوران ناتوانێ بیخوێنێت و
سەدام حسین ئەگەر گەرەکی وایە ڕەشەکوژی بکە چەکە شیمیایی بۆ ڕەشەکوژی خاص نییە، حەد جەنگە جەهانیە وەڵ زانیان، چون وەختی هاوێشتیان زانیان بە ئیلتیجای با ئیمکانی هەست بێت و بەرەو خەڵکەکەی خۆی. پس چەکە شیمیایی چەکە قەویە کوشتارە جەمعی نییە، ئەکوژێ بەڵام شپرزی ئەکا با شپرزی ئەکا و تۆ ئەو نەتیجە حاصڵ ناکەی. دەی سەدام حسین ئەگەر گەرەکی وایە ڕەشەکوژی بکە لە خەڵکە هەڵەبجە، وەختی خەڵکە هەڵەبجە بە شاخە شنلوێ دەم لەسەر پشت، ژن پێی ئەنیا بە پیاگە، پیاک پێی ئەنیا بە مناڵە، هەرچکیان پێیان ئەنیا بە پیرەمەرد و پیرەژنە، ئەوە دەم لەسەر پشت 50,000 نەفەر بە شاخە شنلوێ هەڵئەکێشیە، هەلیکۆپتەرێکی ڕووسی تیبارێکی بیکەیسی دۆشکەیەک ئەیتوانی گولە و بیست بوڕێ نەیکوشت. بەڵام ئێوە چی تێنەگەین؟ نەمایشێکە کردیان، نەمایشە ڕەعب تا سڵحە ئێران ئاگربەسە ئێران و عێراقی لێ بێنە دەرەوە، تا تەبعاتە ئەم ئاگربەسە لە ڕەجەس خوێنیەکە کردبوویان متوەجهیان نەوێت. متوجه بووین ئەگەر ئێمە ئەو سەردەمە بووایانە نەمانە هێشت بەرەو ئەم ئاقارە بڕوا، ئیستیشن نایەڵین دەوڵەتە ئێران بڕواتە بەرەو، مەگەر نەبووت ئێمە سەبەبکارە مەیدانین. بابزانی هەروە کە ئیدەیە مەنافعیان لە ئێران ئیستە لە دەسەچێ، لە ئیسرائیلیش لە دەسەچێ، لە ئەمریکایش لە دەسەچێ. قسەکانە من کۆمەک ئەکا بە جناحایەکی مختلف بۆ بەردەوامکردنە شەڕ، و من ئەتوانم بەشێک لەو بازیە بم و هەم بەشێک لەو بازیە. شەڕ وا ئەخوێن و ڕەهبەریەت وا ئەکەن. من سۆنگەی خاوەنداریەتی ئەم سەرزەمین مەگرکەم سەرزەمینە مالکیەتی ئەزئانە منە، موەقەتەن وا لە ژێرە دەسم نەزمە بازاڕیە بە کارمەندانە نظامە سوڵتە. من بە زیرەکی خۆیان بە شەترنجش سیاسی لە ژێرە پایان دەریتێرم تا تو بفەهمی قەحرەمانی یەکتەنەیە مەردمی کێز. تۆ فکرەکەی من هاتگم نەمایش بەم مخاتەبم بوێ حەزب و خۆمەکەم دێ ئەومە زلنسکی خۆ. مەسەڵەن کاورە هەڵەگەڕێت تویژی کاک پەیمان تۆ ڕەهبەرم مەردمێکی خۆ ئەتوانی ئەو هەموو شە ئەزانی جمێن بەکارنەوەی کورکا کە تۆ حاڵیت نییە، تۆ وە ئەزانیتە ئێمە سلبریتین مخاتەبە میدیایی مانگەرەکە بۆیە دەستی قات و ڕێبات کەینە خۆمان و فیلترێکی لێبین و لچمان سوورکەین و خۆ ناسک و قشت دەقبین و بێژم سڵام ئەزیزەکانم، گوڵە شیرینەکانە بەهار گوڵ وەنەوشە، گوڵە باخەکان زوانم بچەکێنم بە شەکلا و دەری بێرم و پانیکەم و بە دیاریان. من کاکەی جان کار میدیایی ناکەم، حاڵیتە من زلنسکی نیم ها. من احیانا در بهترین حالت مغزێکی وەکو پوتینم هەست، من استراتیژیک بیرەکەم و ئەمەی ئەیکەم خۆم بە تۆ ئەرزە ناکەم، بۆ میش مهم نییە قژم چی شکلیە، لباسە بەرم چییە. بۆ من ئەوە مهمە کە من چەند تەئسیر گوزار دەرۆن ڕۆخانە بەر ئەگرم بە چیرۆکە ئەوان و چیرۆکە خۆم ئەسەپێنم. متوجه بووین؟ ئەوەی گوێ لە من ئەگرێ کەسێکە بەشە خۆی بەهرەیەکی وا پێ دەسی ئەجوڵێ، ئەو ئەیوا بڵاویە کاتۆ بە ناو مردم، ئەوە قسەکەرە، ئەوە تەئسیر گوزارە، وەگەرنە آخر بەردەنگە حەمەگیان یا مبارەک یا درزە مەمکەکانە هەسێرە کەریم نە بەشەرە نە حاڵیەسی نە ئەزانێ ئەم دنیا چه خەوەرە. دەربێتەرین حاڵەت وا لە شوێنە ئەوەی کە تۆزی پێ بکەنێ، پێوەرەکانە پێکەنینیشی معلوم نییە چییە، نە تەنز ئەناسێ نە تەنزە فاخر ئەناسێ، لزائشی یەک سری حرەکاتە حیوانی بۆ بکەین، جرتی بۆ لێبیت و شێڕی بۆ بکیشیت و باسن ناوگەڵی بۆ بکەیت تا ئەمە موچرکە بێت و گیانیا. ئەمە کارە ئێمە نییە لە حوزەی میدیاییە، ئەمە شەڕە ڕەوایەتە. ئینتەرنێت ئەو ئیمکانەی بە من داگە کە ئیستە میدیایەکی گەورەی سەتەلایتی نییە دەنگە خۆم بە جیهان بگەینم و خەریکم ئەیگەێنم و لە بازیەکە حزورم هەست.
و دیارە فشە هیچ کەسێکیش و تحریک ناوین. من ئەگەر ڕەهبەرە ئەم مەردمەمە هیچ کەس ناتوانێت ئەزەهنم نفووسکە، ڕام بگۆڕێت، نەسیحەتەکانتان بۆ خۆتان هەڵگرن. ڕۆژێ من نەمام ئێوە ئەفەهمن لە دەورە ئەم هەیکەلە ئەژێ هەیکەلکەرێکی تری وا دروستکەن لە سەخافەت دەربێن. پس شەڕ گێڕانەوە دەسی پێکرد، ئێمە ژوانە ناوە شەڕەکە و نایەڵین بیخونجنن. عەلی خامنەیش نایڵم قوتار بێ، لە هەر ئیمکاناتێ بتوانم استفادە بکەم، استفادە ئەکەم. لەحزە و مومنتە تەزاد شەڕ لە دەستدانە قودرەت ئاڵوگۆڕکردنە قودرەتە. ئاڵوگۆڕ قودرەتە. بزانن ئەمەسە شەڕ وا لاگرایستان نێڵن تێپەڕێ بچێت، نە تێ ئەپەڕێ نە ئەچێت. تکراری ئەکەمەوە وعد ئەدەم بەم سەرزەمینەوە بە سەرزەمینە کوردەوار، بە مەردی یا نامەردی بە قەوڵە ماکیاوەلی دەسەڵاتە کوردان ئەگەڕێنمەوە حتا هەناسەم بوێت. هەناسەیشم نەما میراتێکم دانیاگە سەدانی وەکو من دروست کات. کەواتە ئەگەر سرنجتانداوە تێگەین تا ئاگرا داستانەکە چییە، گۆمەکە قوڵتر وگە خۆشتر وگە. ئەوەی نافامێ شەڕ چییە، ئەوسەر ڕووکەشی بە زرمەزرم شەڕتێگە. ئەو زرمەزرمە بەشێکە لە سناریۆی شەڕ. سناریۆی ئەسڵی مەتنە ئەسڵی ئیستە ئەخوێنرێتەوە. ئیستە چەکوشکاریەکە ئەکرێ، ئیستە زەریفکاریەکە ئەکرێ، ئیستە تەمیزکاریەکە ئەکرێ. و ئێمە ئۆسای ئەم داستانینە لایەوە خۆش.